ئێستاش لێرەینە بۆی کە کارگەشتوتەوەی ڕێگایەکی بەدیل دروستکەن هەرچەند ڕێگا بەدیلەکەش هەر لەسەر ئەم شوێنەی کە ڕووچە لە سەر ڕێگای هەمڵتۆنم بە دیاریکراوی لە نزیکی گوندی بەرزێوە ئەم ڕێگای ئەگەر زوو لایەنە پەیوەنددارەکان بە فریای نەکەون کارەسات لێرە دروستە بێ و هاتوچۆ لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران هەر بە تەواوی پەکی ئەکەوێت ئەمە کە نزیکی گوندی بەرزێوەیە تاکە ڕێگای هامڵتۆنەوە هیچ ڕێگایەکی بەدیلی نیە ڕێگاکە لەگەڵ بارانبارینی ئەمساڵ هەر بە تەواوی ڕوچ و ئەم دیواری ڕاگرە ڕێگر بۆ لەوەی ڕێگاکە بە تەواوی پەکی بکەوێت بەڵام لەگەڵ بارانبارینی ئەم دوو ڕۆژە دیوارە ڕاگرەکەش تووشی ڕوچوون بووە مەترسی لە یەکرێت کە ئێرە هەر بە تەواوی ڕوو بچێت و هاتوچۆ لەم ڕێگایە بە تەواوی پەکی بکەوێت جاکە خوسرە سادق بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سۆران لێرەیە گفتوگۆی زیاتر لەگەڵەوە کەین کا خوسرە سڵاوتان لێبێ سەردانی ئێرەتان کرد ئەمڕۆ چیەکەن بۆ ئەم ڕێگایەوە تا چەند مەترسی هەیە لەوەی کە ڕێگاکە بە تەواوی ڕوو بچێت طبعا ئەمە بەبەردەوام چاودێری لێرە دەکەن ئەوە تقریبا نزیکەی مانگێکە بەهۆی ڕێژبارینی ڕێژەیەکی زۆری بەفروباران لەو ناوچەیە ئەم شوێنەی کە لێینە تووشی ڕۆچۆن بووە ینی ڕۆچۆنێکی سروشتووە کاریگەری کە بووکە سەر ڕێگای هامڵتۆن کە گرنگترین ڕێگای ئیدارەی سەربەخۆی سوورانە طبعا تیمێکیمە بەردەوام کاری کردووە لەم شوێنە بۆی کە هاتوچۆ پەک نەکەوێت دروستە ناوبەنە واستەنگیش دروست بووە ئەوە ئێستاش لێرەینە بۆی کە کارگەشتوتەوەی ڕێگایەکی بەدیل دروستکەن هەرچەند ڕێگا بەدیلەکەش هەر لەسەر ئەم شوێنەی کە ڕووچە بەڵام باشترە دوورترە لەو شوێنەی کە دیوارەکە وەرگەڕایە بووە لە هەر ئەوڕۆ دەست دەکەین بە دروستکردنی ڕێگایکی بەدیل و دووبارە ڕخستنەوەی ئەم شوێنە بە نووسراوێکیش سەروی خۆمان من ئاگادار کردوتەوە بۆی کە لە ڕێی تیمێکی ئەندازیاری شارەزا بێن ئەوە بڕیارێک بدەین لە شوێنە کە چارەسەرێکی یەک جارێکی بۆێرە ببینینە چونکە ئەم شوێنە پێشتریش کێشەی هەبووە بەڵام لە ساڵی 2019 چارەسەرێکی باش بکرا تا ئەم ساڵە ئەم چارەسەرە گونجاو بوو بەڵام کە دەبینین کە دووبارە تووشی حالەتی ڕۆچون بوویتە کەواتە دەبی چارەسەرێکی کە بدۆزرێتەوە بووە تیمێکی ئێمە لێرەن و ئامێرەکانی ئێمە لە ڕێن بۆی بەیانی یان هەر ئەوڕۆ دەست بکەین بە دروستکردنی ڕێگایکی بەدیل و دووبارە ڕخستنەوەی هەما شوێنێک بۆی هاستنگات ئەم ڕێگای ئێستا مەترسی هەیە بۆ هاتوچۆکردن نەبوو هاتوچۆکردن هیچ مەترسی نییە بەڵام ئەگەری ڕۆچوون و ئەوی دیکەوە بەردام ئەوی کەمەمە ڕۆژانە متابعە دەکەین دەبین ڕۆژانە بە بەردام سلایدینگ لەم ڕێگاوە زیاد دەبێت وە کێشەکانی ئاستەنگی هاتوچووە لە زیاد بووندان لەگەڵ دەستکاریکردنی یا خودچاکردنی ئێرە گرفتی هاتوچۆتان بۆ دروست نابوو یان پێتان وایە لە ماوەی چەند دەتوانن کە ئەم شوێنە چاک بکرێت لە ماوەی چەند ڕۆژێک داوانە 3 بۆ 4 ڕۆژێک بتوانین چارەسەرێکی کاتی ببین هەم لەو ڕێیەک هەیە بتوانین بە شێوەیەکی کات چارەسەرکردنەوە هەمیش ڕێگایەکی کاتی دروستکە ڕێگایەکی تر جگەلەوەی بۆ ئەگەر حالەتێکی نەخوازرا و لێرە ڕۆیدا مەسەڵەن ڕۆشتنی ئەو بەشە ڕێگا چونکەوەی کە لە هەڵدێر نزیکە ڕێگایەکی ترمان هەبیت بۆی کە هاتوچوو لەو ڕێە پەک نەکەوێت